ئەمانەی بینن بەهێڵتی کوون نەکراون، ئەمە شوێنی فیشەکەن کەم دیواری بڕیوە بەم شێوازە. بەرەبەیانی دوێنێ کاتێک شەڕ لە دەوروبەری لالەزار و لە نێوان هێزە ئەمنیەکان و هێزەکەی لاوەی شەرجەنگیدا ڕوویدا، ئەم خانووە بووە جێگایەک بۆی کە ڕوبەڕووبوونەوەیکی زۆری تێدا ڕوودات. ئەمانەی بینن بەهێڵتی کوون نەکراون، ئەمە شوێنی فیشەکەن کەم دیواری بڕیوە بەم شێوازە. هێزێک هاتوۆتە ئەم ماڵە بەڵام نەزانراوە چێن، ئەمە ئەوەی کە تیای دانیشتون نزیکی چەند ساڵێکە خێزانێکی سووری کە لە سووریاوە هاتوون لە ترسی شەڕ و تەقەوتۆقی سووریاوە هاتوون لێرە نیشتەجێبوون لە شاری سلێمانی، بەڵام شەڕەکە بۆیان چۆتە ناو ماڵیانەوە. ئەمان چەند کاتژمێرێک لە ژێرزەمینەکەدا خۆیان هەشارداوە، هێزێک هاتوۆتە ئێرە وتویان ئێمە ئاساییشین، بەڵام ئەمان نەیانزانیوە هێزەکەی لاوری شێرجەنگی بووە یەخود هێزە ئەمنیەکان بووە. منی ساچمە لای خاوەنی ئەم ماڵە کە خاتوونێکی خەڵکی سووریایە عەرەبە و توێژی زیاتی لەگەڵاکەم لەگەڵم بن. دەمەوە ئێوارە چەند چەکدارێکم بینی لە بەردەم ماڵەکەی ئێمە وەستا بوون، جلێکی بێجیان لەبەردا بوو. من نازانم ئەمانەکێن ئاساییشن یان هێزەکانی تر، بەڵام پێشتر ئەو جۆرە جلوبەرگانم لە بەرەو کەسانەدا بینی بوو کە لە بەردەم ماڵەکەی لاهورن. دوایی ئەو هێزە هاتن و لە دەرگایاندا و چوونە سەربان، دووسێ جار ئەمەیان دووبارە کردەوە. دوا هەمین جار شەو درەنگانێک هات و وتیان ئێمە ئاچینە سەربان، ئێوەش لە پەنجەرەکان دوور بکەونەوە بچنە ژوورەوە. پێمان وتن چی بووە؟ وتیان هیچ نییە، ڕەنگە تەقە بێ، بڕۆنە ژێرزەمین بە هیچشان بەسەر نێت. ئێمەش 12 کەس بووین، خۆمان و دوو هاوڕێی کوڕەکانم. ئەم منداڵەشمان کە تەمەنی ساڵێک و 4 مانگە. لە دوای کاتژمێر سێ کاتێکمان زانی تەقەکردنێکی نەئاسایی دەستی پێکرد. هەستمان دەکرد لە ناو ماڵەکە جم و جوڵێک هەیە لەگەڵ تەقەکردنێکی نەئاسایی و گرمەیەکی زۆر گەورە. نەمان دەزانی ئەمە بۆمبەیان چییە. دەنگەکە ئەوەندە بەرز بوو ئەم ماڵە دەلەریە و دەدوت بوومە لەرزەیە. بەیانی هێزە ئەمنیەکان هاتن و وتیان چۆن ڕێتان داوە خەڵک بێتە ژوورەوە؟ ئێمە ژوتمان چی بکەین و چیمان لە دەستێت؟ چەند کەسێک بەچەکەوە هاتنە سەرمان. وتم براکەم ئێمە تا بەیانی ئەم هەموو ترسەمان لەسەر بووە، ئێوە ژاتون زیاتر دەمانترسێنن؟ ئێمە ماڵەکە بەسەرماندا ڕووخاو هیچمان پێ نەدەکرا. پێیان وتین تەواو شەڕەکە تەواو بووە، ڕەنگە گوێتان لە هەنێ تەق و تۆق بێت، ئەوە هیچ نییە، هەنێک کەس لە لالەزار ماون، هی ئەوەیە.